سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتەوە هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامێکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەی ئەم جارەی دەنجی خەڵک باز لە بەرزبوونەوەی نرخی دۆلار دەکەین با بزانین بەرزبوونەوەی نرخی دۆلار چ کاریگەری کردوتە سەر بازاری خەزای بەردەڕاش لەگەڵ هاوڵاتیان گفتوگۆ دەکەین ڕابوچنی هاوڵاتیانی خەزای بەردەڕاش لەسەر ئەم تەوەرەوە دەگرین فەرمونون بینەریان بەرنامەیە بن. دۆلار گران بیا زەرمەندەکە فەقیرەکە سەری چگە بۆن قڕ بەڕاستی دۆلار تاسیر کردی ئێستا پێشان دەڕۆی تشتێکت دەینا مەسەڵەن بە 1000 دیناروی ئێستا پێت دەڵێت 2000 کاکە بۆ وەڵی کاکە بە دۆلار دەینی نێمەش تشتێک بەسیت ئیش نماوە کاسی بینێماوە دۆلار گران بیا ئیش وەستیاوە پارەکەی وەختە من دەڕۆیشمە ئیشکردن لە معمل بلۆگ هەفتەیە 4 ڕۆژ 5 ڕۆژ شۆڵمە کرد ئێستا دەبەخوا وەستێ دۆلار گران بیا هەموو مانجێک ئیشم نەکردووە تقریبان نەگەشتێ 10 ڕۆژ ئیشم نەکردیە ئەیە مانجکە 10 ڕۆژ ئیشم نەکردووە دۆلار گران بیا کابرا چۆن تاسیر ناکات چۆن تاسیر ناکات بڕێزەکەم دنی بازار چۆنە عالەمەکە تێکەوتووە بەخۆی ڕاتب نییە مەعاش نییە نەفت نییە کارەبا نییە بەڕاستی ژیانەکە زۆر زەحمەت دۆلار کاریگەری کردیتە سەر بازاری بەردەڕاش بازارەکەی لاواز کردووە ئەی چۆن تاسیری نەکردووە بازار تاسیری کردووە 100% بازار تاسیر کردووە ئاکەکە کا دوکاندار بڕێکنی ئێستا کنی قەلەباڵغ بیت ئێستا بەخوا هەتا هێوارێ دەڕۆت باوەڕ ناکەم 3 نەفەرش نەسەکنی بەشە لە هاوڕاتێک لەی لەوەی دەکەن دەڵێت دوکاندارەکان بەویستی خۆیان نرخ لەسەر شتومەکەکان دادەنێ یعنی ڕەچاوی بارودۆخی دارایی هاوڵاتیان ناکەن نەخێر من لەگەڵ قسەیە نیمە دوکاندار ناتوانێت تش زیاد کات چونکی حکومەت هەیە و لیژنێ هەیە لیژنەی قایمەقامیەی بەردەڕاش هەر دوکاندارێک لەسەر کەلوپەلوەکانی تشت گران بکات ئەوە سزای دەدرێت و غرامەی دەکرێت و دوکانەکەیشی دادەخرێت ئەم قسەی هیچ بۆی نییە ئەمە دەستخۆشی لە حکوومەتیش دەکەین کەوا هاوکاری خەڵکی فەقەر دەکات و مەسەڵەن دوکاندارەکان نەتوانن بچن بە کەیفی خۆیان نرخەکان گران بکەن ئەوە معقول نییە مەسەڵەن تۆ تشتێک دێنی بە 5 دۆلار بدەیەوە بە 20 دۆلار خوا قەبیل ناکات ئەمە طبعا مام ساگرتو بی ساگه وی دلاری تأثیر خواه هی سر همیش تکا خاص وان شتابت خارنه لبن بینید خارنه مواد غذایی بن اگر تو بی ساگه بونه منه تو برابر دیب که سرنده چتال بری 2 هیواد گلوه هیوه شتابو منونه 25000 بونه که 32000 33000 همین چیزی 1 گرم بین اكيد تأثیر خواه سر دکانداری و خاصتا قضا بردارج خلق يعني فقيره جي كم نان خلقك يكيد بيجن همي متشخوره ودينا خلقك فقير هجار جي تأثيره خل سر دكانه هم ياكري جات دكان بن بون من جلكابن يد مواد غذائيه بن هم تأثيره خويا سركرين اگر بيت اف دولارش وصاب بمينيت تأثيره خود بترابيتن کاریگەری خراپی لە دوای خۆی خراپتر منين تبيا دولار بيت خارين يعني ببت سعرك نه گنجاوي كم يجي بري 23 24 بيت حتى سياجي بيت يا مناسبه بون مناز دين دارم بونه من از 10 ورقه دین دارم ورقه بری بگاوه 125 ابو نکبیا 140 چاپ بارا چو سر
هر ورقه کی 20000 30000 تو سر طبعا اكيد تاثير خويا هي وابجي بوان كسب طيبتي او كسن كم درامات هم كسن تجارن ايجاري او دكان ايجاري او كمان باش ڕۆڵی دوکاندارەکان لێستادا چ ڕۆڵێکیان هەیە تمام استاو دكاندار او دكاندار فيغافي تشنجلكات بينن بون من مواد بينن بري فيغافي سعروان وكي فيغافي نو كنت او جيب جرانتينن مجبور انت بجران فروشن بجران فروشن هذا تاثير اخويا هي ما اگر دكاندار يجيلك انام جران وكسي جينا كري او دكان دي چليت مجبوره كبره دكان عزل كات شو نما بس شو نما جبرني تاثير اخو سر دكاندار اخر يا هي اگر هاتو دولار بالشكل ميني تنا اگر هاتو بيت خارجي ان شاء الله ديت خارجي وكي بري واشتر جيليتن بازاری بەردەڕەش لاواز بۆ سز طبعا اكيد يا لاواز ما مثلا 10 دولار جرام بي موچه جنينه اتشل روزا 5 روزا جاركي موچه موچه جنينه دولار جي جرام بي طبعا ارو بازار جاري كفتي دا كفتي کاریگەری کردوتە سەرجانی خەڵک اكيد كاريجرا كده سرجانا خلق اگر تبري فيغا بو ساكر بازاري جمو جولا كاجار هبو فيغا كرم كساكر كچ جمو جولا هر دکانداری بسیار که بیج سپیده وارم بو 5000 نفروتیا والله بەداخەوە زۆر شتومەکە بەرز بووتەوە ینی ئێستا بەخۆم لە بایع جوملەی بووم تۆم چا 500 ناری چوتە سەر ینی زەرفەکی بچوو برنج 7000 چوتە سەر برنجێکی 10 کیلۆ 12 کیلۆیی شەکر 3000 چوت ینی شتەکان زۆر گران بووە هەمیش بەڕاستی لە هیچ لە مەسلحەتی فەقیر نییە بەداخەوە یانی پێشتر ئەوانەی کە ئەو کەلوپەرانت کرد دەکڕی بە چەندی بوون ئێستا چەند بەراوردی بکەین بە مانگێک پێش ئێستا چەند چوتە سەر وڵای کاک محەممەد دۆکو پێم گوتی ینی لە شتێکی یەکجار بچووک 500 ناری چوتە سەر ئەوجە پێدا بڕۆ مەسەلەن شتەکان چەندگرە ئەوە تر بیتن زۆرتر بیت مەسەلەن بە کیلۆی چەند زیاتر بیتن پارەی زیاتر چوتە سەر وەکو پێم گوتی ینی یەک فەردە برنجی مەسەلەن ناوەکەی ناینم شەریکەکە بۆی نەبێتە یاڵان 7000 چوتە سەر پێشتر بە 25000 بوو ئێستا بە 32000 ینی ئەوەش هەمووی زەربەیە لە فەقیر دەدات بەداخەوە کاریگەری کردیتە سەر ژانی خەڵک بەتاکید زۆر کاریگەری کردوە سەر ژیانەوە مەسەلەن ئێستا ئەگەر تۆ خاوەنی موچەیەک بی موچەکەت 300,000 دینار بێت یان 250,000 وەڵی دەنا بەس بۆ ئەو شتی بایع و ئەرزاق و شتانەیە جات چ لە دکتۆر دەکەی چ لە ئەوان دیکە دەکەی مەسەلەن ئەگەر یەکێک مناڵی هەبێت چ لە شیر و حەفازە دەکەی چ لەو شتانە دەکەی یعنی بەداخەوە زۆر بازار گران بووە زۆریش بازاری خەزای بەڕۆژ دەڵێن لاوازە یعنی سز بووە کڕین و فرۆشتنی زۆر کەم بۆ کە لە دوای ئەوەی کە نرخی دۆلار بەرز بێتەوە بەتەکید کاکە خەڵکەکە پارەی نییە بەخۆی معاشەکە تاخیر دێتن خەڵکەکەش پارەی نییە ئێکەواتە کە پارە نەبیتن شتومەک نافرۆشرێ کە ینی دەچی هەر ئەوەی دەلێت 250 نارم تێدا لە بایع جوملەی ئەوەندە گەورە خۆ دوکانیش نییە بڵین کێشە نیە 250 با فایدی تێدا بایع جوملەی گەورە و گران دەرێ ئەوە 250 نارم زیاتر پێدا نییە و لە کاتێکدا هەر بێ بازاڕیە لەبەرەوەی پارە نییە سەبەبەکە ئەوەی موچە تاخیر ڕۆلی کاسبکارەکان یان دوکاندارەکان ئەمەیان بەدەرفەزانیوە بۆ گرانکردنی نرخی شتومەکەکان بەشێکی زۆری دەڵێن کەلوپەلەکان پێش ئەو کاتەی کە 2 مانگ 3 مانگ لە مەخزانەکانی ما بۆ ئێستا دەڵێن بە دۆلار کڕیتمانەیە لەسەر خەڵکی هەژار گرانیان کردووە بەخۆی کاک محەممەد ئەو شتەش هەر هەبوو هەر دەبێت قۆڕخکردن مەسەلەن کەسێک لە هەرزانیەکە شتێکی زۆری کڕیوە لە مەخزنی خۆی دانا و ئێستا کە شتەکان گران بووە شتەکەی قۆڕخ دەکاتن جا بۆیە لە حەدیثێکی پێغەمبەریش هەر لەسەر ئەوە هەیە کە دەڵێت لا یحتەکر ئیلا خاطئون واتە بۆ هیچ کەسێک نییە کە شتێک قۆڕخ بکات و دوای ئەو شتە بینتەوە بازار و بیفرۆشتەوە گوناهکار دەبن بەداخەوە ینی زۆربەیان دەبینین کەەوە ئەو شتیان کردی ینی زەربی دۆلاری دەکاتن ئێستا تو لەگە پێشتر شتەکەی هێنا و مایتەوە ینی شتەکان هەمووی 2020 لە کاتی ئێستا ئێمە لە 2020 چین شتەکان گران دەکاتەوە بە دۆلار لێکیدا بۆ ئەوی فایدەی باشتر لێ بکاتن
بێگومان بەرزبوونەوەی نرخی دۆلار کاریگەری لە زۆربەی هەرە زۆری بازاڕەکان کردیان لێ کاریگەری خراپیەکەی لۆ فەقیریە بەڕاستی لۆ خەڵکی کەم دەرامەتە خەڵکێکە کە پارێکی دێتە دەست پارەی کەمی دێتە دەست شتومە گرام بووە یعنی لە دەست دوکاندارە نە لە دەست چێش ئەو شتەی لە دەرێ دێتن گرانە ئەو گرانێکەش هەموو دەگەڕێتەوە سەر پشتی فەقیری بەڕاستی زەرەکە لۆ فەقیریە بە دەرەجەی ڕئیسی بڵێ ڕۆژی بازاری بەردەڕژ چۆنە بە شێوێژی گەشتی یعنی ئیش و کار تێدا هەیە خەڵک کڕین و فرۆشتنی تێدا دەکرێت بەڕاستی وەزعی بازاری بەردەڕژ زۆر خراپە ینی لەش کاتی شەڕیکانکەی شەڕی داعش کە وەزە زۆر ناخۆشیش بوو قەیرانیش بوو وەک ئێستا نەبوو ئێستا زۆر خراپە وەزعی بازار ینی خەڵکەکە ئەگەر بە خۆش چاودنەوە بازار کردابی مشتری زۆر کەمە ینی خەڵکەکە هەیە ئەو پارەی هێتی تەحافظ پێ دەکات ئەگەر لۆ خواردنێک بەکاری بێنیتن بۆی محتاج نەبێتن ینی شتێکی زەروریات نەبێتن خەڵک بە ئاسانی پارەی هێتی سەرف ناکات بەڕاست بەڵێ ئێوە زیاتر وەکو دوکانداران ئەو کەلوپەل و شتانە دەهێنن وەکو جلوبەرێک بە دۆلار دەهێنن نرخەکەی بەخۆی بەرزە یان چۆن ئێستا نرخەکەی بەرز بۆتەوە بەڵێ بێگومان ئەو شتەی لە دەرەوە دێتن هەمووی بە دۆلارە هەمووی کە ئەمە دەینین بە دۆلارە ینی ئەگەر لە جملەتی دەکرین بە دۆلار ئێمە دەیفرۆشنەوە بە پارە دەفرۆشینەوە بەس ئەو پارە دەفرۆشینەوە دەبی دۆلاری پێ بکڕنەوە ینی ئەمە ئێستا شتمان دەفرۆش بە دۆلار بە 122 هەتا 5 بوو ینی پارەکە دۆلارمان دەکرەوە ئێستا دۆلار دی بە 44 و 45 بکڕینەوە ینی هەتا لۆ ئێمەش خێری بۆ ئێمەش نێشتووە قازانجی بۆ ئێمەش نێشتەوە ڕاستی بێگومان کاریگەری زۆریش کردووە یعنی هەتا کاریگەریش کردووە ئەو خەڵکە دێتن پێمان دەڵێ کاکە لۆ گرانتان کرد خەتا ئێمە نییە یان هەتا خەڵکە تێدەگەنی ئەوەش زۆر ناخۆشە بڕاستی یان ڕۆژانە خەڵک دێ دەڵێ کاکە لۆ گرانتان کرد ڕۆژانە خەڵک دێتە بێگومان زۆر پرسیارمانە هەر دەست داوێتە شتێک دەری ینی ئەگەر 1000 دینارێک 2000 دینارێکی چوبێ سەرێ خەڵک دەری لۆ هاتان لێ کردو کاکە بە دەستەمەنیە لە دەستەمەنی ئەمەش پێمان خۆشە شتێکە هەرزانتر بیتن باشتر سەرف دەبرێتن یان لۆمەش باشتریشە بەرەخبوونەوەی نرخی دۆلار زۆر کاریگەری گرتە زۆر یعنی مشکلەکە لایەکی موچە نییە ئیش و کار و کاسبی نییە لە لایەکی دیش دۆلار بەرز بووە ئەشیاکانی بەرز دەبتەوە تا ئێشاکەمە بە دۆلار تێ ئەچە خاوەن دوکاندارێک دەرکاکە بۆ ئەوەندە بەرز بووە دەرەوەکە بە دۆلار میناوە دۆلار بەرز بووە دەری ئەوەندە دۆلارەش قەردارم هەر بە دۆلاری بە 120 ئێستا 45 مەجبورە زۆر کاریگەری بێ زۆر باش ئەی لەسەر فەقیر و هەژار ئەو کەسانە چی بکە زیاتر لەسەر فەقیر و هەژارە ئێمە دوکاندار ئەشیای دەفرۆشتە چێ دەفرۆشتە فەقیر و هەژارە وایە حتا دەرمان ئێستا مەسەلەن فەردەی برنجی مەسەلەن نەوعەکەیە فەردە برنج هەیە بە 28 بوو ئێستا 33ە ئێوە کێ دەکرێت زیاتر وایە پێشەکە بەراوردی بکە فەردە بە 28 دەکڕێت ئێستا بیتە 33 32 33 34 ئەوە یەک لە شتەکانیانی زێمەتەنە ئەشیا ئامەتەن گران بووە زۆربەی گران بوو ینی بەشێک دەڵێن لە خەڵکی دەڵێ بەشێک لە دوکاندارەکان بەویستی خۆیان نرخیان لە سەدانێ بەڵندەنێ بەشێکیان لە مەغزان کەلوپەلەکەیان بۆ 2 مانگ 3 مانگ بام بۆەوە ئێستا دەینەوە بازار بە نرخی دۆلاری دەیفرۆشنەوە دەڵێ بە دۆلار کەوتمانەوە ئەمە چ کاریگەری دەکاتە سەر ژیانی خەڵک بڵێ بڵێ برای خۆم ئەوە دوسێ بەزمی هەیە بەزمەکەی پێشی 2 مانگە ئەشیای کڕیە لە مەخزنی داناوە تەواو زۆر هیناوە بەڵام لەوە احتیمالە بای 6 دەفتەر هیناوە 3 دەفتەر احتیمالە بە قەرزە کە کڕیتی بە 120ەوە ئێستا دۆلار بووە 45 هەر لەسەرەوە حەسەوە بۆ سەری ئێستا مەجبورە بۆ سەری ئێستا بفرۆشتەوە وێنە بەڵام هەیە بە قەرز نەهیناوە ئەوەی پێویستی نیە ئێستا گرانی بکە با بیفرۆشتە وەختەوە بینتەوە بەقەر بۆ سەری دۆلاری بەرز بۆ بەرزی بداتەوە وێنە ئێستا دوو شکلی وتم پێت یەک هەیە بە قەرزی هینایەتی زۆر احتمال باید 6 دەفتەر احتمال 3 دەفتەر 4 دەفتەر هەمووی قەرزی کاتی خۆی دۆلار بە 120 بوو ئێستا لەسەری دۆلار بە چەندیە 44 نییە ئێستا دۆلار بەس ئەو ناتوانێت بە ساری دۆلاری پێشان بدات
لە بە دۆلارەکە قەرزدارە تاسی لەسەر بازاری هەمووی کردێ بە تایبەتی ینی هەموو حتى بازاری سیاراتەوەکەی هەموو بازاری کردێ ئێستا و مارەزەکان زۆربەی خەڵکە سیارەکان نوێیە زۆر خەڵکوا تێدەفرۆشیت سارێ کۆن ئەکڕیت ئێستا بازاری سارێ کۆنەوە گەرم بووە کڕین و فرۆشتن سارەی کۆن ساری هەرزان گەرم بووە سارەی نوێ یان نییە باشە تۆکو گەنجێکی ئەم قەزایە نرخی کەلوپەلەکان لە دوای بەرزبوونەوە نرخی دۆلار چۆنە بازاری خەزای بەدڕژ بە شێوەیەکی گشتی ڕۆژەکەی چۆنە بەڕاستی ئەو کاتی دۆلار بەرز بگەوتچی هەر شوێنێک هشیا دەکرێت دەلێ کاکە دۆلار ئەو دۆلار یعنی مالی خەلکی خراپ کردیە بەڕاستی کاریگەری کردیتە سەر ژیانی خەڵک زۆر ئەو یعنی ژیانی تێکدایە و دۆلارە باش ئەگە بەراوردی بکەین کەلوپەلێک کە پێش گرانبوونی نرخی دۆلار بە مانگێک پێش ئێستا لەگەڵ ئێستا چەند چوتە سەر لە ڕووی نرخەوە زۆر ینی هەر تشتێک بە 10 بوو بیگە 12 13 بیگە 14 هەر تشتێک بە 20 بیچیگە 25 بە 30 بیچیگە 35 هەرچی هەر شوێنێک دەلێت کاکە دۆلار ئەوە دۆلار پێشتر بۆن دەبوو ئێستا بندەیە خەشی زۆر دەدەنێن کڕین و فرۆشتن لە بازاری بەردەڕەژ ڕاوەستا یعنی دوکاندار هەیە ڕۆژی 10,000 ئیش ناکات وایە ینی ئیش نمایە کابرا و دۆلارە بەرز بووەوە کابرا پاری نییە یان هەری شێک دەکڕیت دوقات و سێقات بیە پێتان وایە کاریگەری کردوتە سەر ژیانی هەژارەکان خەڵکی کەم دەرامەت بەڵێ زۆریش وڵی سەبارەت بە بازارەوەش دەکەتە سەر دولایەن لایەن یەکەم ئەوەیە کە ئەو دکاندارانەی کە شمە کوشتی خۆیان زیاتر بە دۆلار دێنن و ئەوانەی کە بە دینار دێنن زیاتر ئەوانە زەرمە دنیان ئەوە دەبن ئەوانەی کە بە دۆلار دێنن بۆ نمونە دکاندار هەیە شتەکان بە دۆلار دێنی وەکو جلو بەرگشتیوانێ ئەوە زیاتر کارتێکە لە سەوی شتەکان نەک ئەوانەی کە بە دینار دێنن بۆ نمونە لە دەرەوەی وڵات دێ شتێک کە بە دۆلار لە دەرەوەی وڵات دێ لێرە کەسەکە دەیفرۆشتەوە حتمما دەبشتێکی باتە سەر باشە ئەگە بەراورد دکەین مەگە مانگێک پێش ئێستا نرخی دۆلار بامڵێن بە شێوەیەکی گشتی جێگیر بوو بامڵێن لە 23 تاکو 25 جێگیر بوو ئەگە بەراوردی بکەین ئەو کەلوپەلانەی کە پێش گرانبوونی نرخی دۆلار و لە ئێستادا چەند چوتە سەر بامڵێن چەند گران بووە وڵی ئەوە دەگەرتەوە سەلانی شمەکەکە مەسەن بۆ منە هەیە بۆ نمونە بە 5 دۆلار دێنی ئێستا لەبی بۆ نمە شتێکی باتە سەرێکە بۆ ئەوەی یعنی هەم ئەوەی خۆی بەژەوەندی خۆی یعنە فایدەی خۆ لێ دەربێ و ئەوەی کە دوکانی مەسەم کرێکەکەی لەسەریان هەر شتێک بیان مەسەم کە غەرات لە دەرەوە دێ بۆسەم شمەکەکان باش لەو ناوایەک هەژار خەڵکی هەژار کەم دەرامەت چی بکە طبعا ئەوەش کار لە کارتەکەی لە سەقەش هەژار دەی بۆ نمونە کابرا نیتی و هەروە زیاتر تاسی لە هەژار دەکە ئەو لە دکاندارەکانش بە تایبەت ئەویش گوتنی ئەویش زەرمەندە
بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتنیە کۆتایی بەرنامی ئەم زارەی دەنجی خەڵک لە خەزای بەردەڕەش ئەوێکی ویستی بوون ئەمە ڕابوچنی هاوڵاتیانی خەزای بەردەڕەش بوو لە سەتەوەرەکەی ئەمڕۆکەمال سپاسی ئێوە دەکەین کە بینەرمان بوون سپاس بۆ کامیرەمانم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە ڕێز و خۆشەویستی من قوبوڵ بکەن تا بەرنمەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ